سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. جارێکی دیکە بە دوواداچوون دەکەین بۆ کێشە و خەم و گرفتی ئەو کاسبکارانە کە زۆر جار بەردەوام تەلەفۆنمان بۆ دەکەن، دەڵێن کاکە فریامان کەون، بێکار بووینە، بازارمان نەماوە، تووشی زەرەر بووینە. کاکی من سڵاوتان لێبێت. ئێوە کۆمەڵی کاسبکارن، پێتان وایە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ زیانی بە ئێوە گەیاندووە. پێم بڵێن ڕاستیەکە چۆنە؟ لە یەکی 2020ەوە کلین تایتل داخل دەکە هەرێمی کوردستان. یەک سیارەش نییە کلین تایتل، کلین تایتل نییە. ئەمن وەچی خۆم کە شەریکەمە باشە کلین تایتل لەوانی هاوڵاتیەک خوێندەواری نەبێت نەزانی کلین تایتل چییە؟ کلین تایتل واتە و سەیارانێک کە لە ئەمریکا تووشی حادیسە دەبن شورتە نەگەیشتە دیاری. بەس لە تەقریری شورتە کولەک نەخۆمان حادیسە دەبێت شورتە دێ مرور لەوێن دەرێ بەس شورتە نەگەیشتە دیاری. ئیدی هەر شتێک بی لێ درابێ ئەرباچ تەقیبی کە شورتە نەگەیشت بیتە دیاری تەقریرەکەی نەنووسیبی داخلی نەکردبی لە کارت فاکس حکومەت دەرێ بابێ. باشە کلین تایتل حکومەت دەڵێت کاکە سیاری زۆر خراپمان داخل کرد. غەرقانە وەکو بۆ مام کامەران سارێکی زیاترە غەرکان نایە، سیارە شانسی نایە، دەستکاری پلێتەی کرابی نایە. بەس لە بەرژەوەندی چەند بەرپرسێک داوایان کردی ئیشی سیارەی مستعمل نەمینێتن. ئێستا تۆ قسەیەک دەکەی کاکەوە مەترسی هێت لە بەرژەوەندی چەند شەریکەکان تۆ حکومەت ئامانجی سەلامەتی هاوڵاتیە. تۆ بگەڕە لە ناو معارەزانی شاری هەولێر لە یەکی 2020ەوە یەک سیارە نەهاتووە. هەموو وەزارەتەکانی بەرژەوەندی گشتی لە چێە؟ کاکە و قرارە دەرکردی ئەمروەکی شەریکە کە من نەقلم هەیە. ئێستا یەک ناقیلەشم نەینایتە کوردستان لە یەکی 2020 سارە دەینە پێشترێ هەموو ڕۆژێ 20 ناقیلە 19 ناقیلە 25 ناقیلە دوای ئێستا هەموو ئێستا هەموو ئیشەکەی من کەتە جنوب. ئێستا ئەمن ئەو سیارانە بار دەکەم بە بەسرا داخل دەکەم ڕۆژانە بەبێ منەت من ناو هەموو معارەزەکان نارێم بەس معارەزەکەی خۆمان دەڵێم سەرەوەی دەکڕیاری جنوبمان هەبوو. دەکڕیار کابرا دەهات هەفتێک لە ئوتێل دەماوە دەچوە نەک بازار نەماوە تۆ بگەڕێ بە کامیرەکەی خۆت سیر بکە هەر معارەزێک دوو سیارێکیان نەماوە. تۆ بەس پێم بڵێن مەسەلەی دوو هەفتە پێش ئێستا سێ سیارەم نردووە جنوب باشە کە هیچ ئەمانەتێک تێدا نیە. هیچ ئەمانەتێک تێدا نیە نەخێر سیار دەگاتە ئێوەندە ئەمانەتی تێدا نیە و سیارەیە دەمێنێ دەدزرێ ئەزە چاوەڕێ برادرێک دەکەی بۆ بفرۆشێ. باشە بۆ کلین تایتلی ناینێ کلین تایتل بۆ نمونە سیارە کە ئێستا داوای 22-23 دلاری لێ بکرێ لە ئەمریکا بە 30,000 دلارە 10,000 دلاریش مەسرفی باشە ئێوە ئەو دەڵێن ئەو بڕیارە لە قازانجی چەند کۆمپانیایەکە بەڵام پێم بڵێ بەس کاکی من ینی ئەو کابینێت دروشمێکی گەورەی بەرز کردوتەوە پێی دەگوترێت چاکسازی گەندەڵی لە چێ هەبێ قۆڕەخکاری لە چێ هەبێ حکوومەت قبوڵی ناکە. ئێستا مانفەزی تڕێبیل کراوەیە مانفەزی تڕێبیل بەغدا مووسڵ بەسرا هەموو کراوە دوو مانفەزی خۆمان کراوە نیە ئێستا قەپاتیان کرد ئێستا لۆ بەسرا کراوە لۆ مانفەزی مەکراوە نیە سەبەب چیە؟ دەڵێ سیاری خراپ دێنن کاکە سیارە فەحسی ئەنتەرتیک ئێستا لە دووبای سیارەی خراپ قەت فەحس ناکە. باشە با ڕێنمایی نوێمانۆدانێن ڕێنمایی نوێمانۆدانێ وەزارەتی ناوخۆ ئەرباچی نەتەقیبی شانسی نەیبی ژێناو کەوتو نەبی دزرایی نەبی پۆلیس نەبی. پێش ساڵی 2020 سێ مانگان فەحسی سیۆسی دانرا بۆ سیارە سیارەکان هەموو خەیان بوو هەموو شتی بیلادی بوو. ئێستا ئەو شتەی نەهێشت کەلچی لە بەسڕا سیارە بەبێ چاکردنەوە دەچێت. بەشی زۆر لەو کاسبکارانە دەڵێن 6 مانگ بەر لە ئێستا بەر لەوەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایە یەک لە دوای یەکەکان سەبارەت بە قەدەغەکردنی هاوردەکردنی ئۆتۆمبیلی دەستی دوو بدات. ئەم بازاڕی هەولێر بازارەکانی پێشەنگای ئۆتۆمبیل لە سلێمانی لە دهۆک جممەی لێوە دەهات. کڕیارێکی یەکجار زۆر لە ناوەڕاست لە باشووری عێراق سەردانی هەولێری دەکرد ئەم پێشەنگانەی دەکرد کڕیارێکی زۆر هەبوو سوودێکی زۆر دەگەیندرا بەم کاسبکارانە بە فیتەرەکان کە لە سناعە کار دەکەن هەر یەکە و خەریکی ئۆتۆمبیلێک بوو هۆتێلەکان قازانجیان دەکرد تەکسیەکان قازانجیان دەکرد بەڵام دەڵێن ئێستا پاش ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ
بازار وەک دەبینین چۆلە بەڕاست بازار وایە کاکامەران تو مشێن 6 مانگ پێستا بخۆت هاتی ناو بازاری سیارات بازارەکەت بینیوە ئێستا وەکوم ڕەمەزانی لێ هاتووە کەس نازانی شەوە یان ڕۆژ کاسی بهێنێرە 24 ساعت وەرە سیارە معرەزەکان هەموو چۆلن کەس نییە من 20 کەس لای من ئیشی دەکرد لە معرەزی نسبەی گەلە زۆر ڕۆیە 500,000 ڕۆیە بیتە 20,000 سیارەیە مەریشتە مەشاکە 4,000 ڕۆیە 5,000 ڕۆیە ئێستا وڵاتی حکوومەتی هەرێم دەری کردیا لە مەسلحەتی چییە باشە ئێستا ئەوان دەڵێن دەبێ هەر سیارێک بێ شوختی پێوە نەبێت وانە بەس خەلیجی بۆ دێ خەلیجی هاتیە سیارە 4-5-6 پارچەی سبوغا ڕێگە سیارەی کلین تایتل دەرێبین کلین تایتل هاتێ لێرە لە پێش ئەمەدا ژیرا 4 پارچەی سبوغا لێدراوی هەیە باشە فەرقی خەلیجی و فەرقی ئەمریکیەک چییە؟ کاکە بە قورآن سارێکی ئەمریکی سێ خەلیجیتینیت ئەو سارێ خەلیجی دوێنێ هاتێ سەناقی لەی لێرە هەموو بڕاوەیە هەموو ئەوەیە هەموو عالم زەرەر بێ هەکەوی شەنەوی عالم چرەکە سیناعە ڕاوەستایە مارەس ڕاوەستایە هەموو عالم ڕاوەستا بە قورآن عالم باشە زەرەرەکانتان چییە؟ حکوومەتی هەرێم قرارێکی دەرکرد سیارە بە COC داخل بیتن ئەو سیارانەی لە پاش ئەو قرارە بە COC داخل وەرە بزانە کەسەکەیە لەو کوردستانە ڕخنە و سیارە بگرێت باشە بەس کاکە حکوومەت دەڵێ دیراسەمان کردووە دیراسە چی وردمان کردووە لە قازانجی بەرژەوەندی گشتیە حکومات استفادە و ساران ئەمە استفادین هەموو دنیا استفادە لۆ قەتع دەکەن لۆ ئەمە خۆڵان شریکە مامانگە 40 وەرەقە کرێ لەنام 20 وەرەقە مەسرف 6 وەرەقە وڵا سەرێ مانگە قەپا دەکەم قەپات دەکەم ئارێوڵە قەپا دەکەم نەکەرەوە قەپا دەکەم ڕوا بکە من معرەزەکەی خۆمە ینی جاروش کرێم لە سەنیە بەس هیچ مانگەک لە 2 ملیۆن دینار کەمتر ئەمن مەسرفم نییە 2 ملیۆن دیار مەسرفمە ینی بەمان سوار ڕۆژە دوو عقدم لەنووسیوە خوازە لەبەرەوەی سیارە نییە کاکە یعنی ئەو سیارەنە کە خەڵک کردێتی ئەگە خراپە خەڵک دێن دەیفرۆشتەوە لە بەسرا لە مووسل لە سلاحەدین لە دیوانێ لە کەربە لە ئەنحای عێراق دادێرە سیاری لەکنە من دەبرد ئێستا بە خۆم لە جادە ڕاوەستە بە سیارە مووسڵبازەکەی کوێتە مووسڵێکە هابی هەموو سارەمە داخل کرد بۆ بەسرا باشە بەس کاچی من یەک دەقە شتێکم پێ بڵێن یعنی حکوومەت بە ئاسانی بڕیار دەرناکە دەڵێ دیراسەی نەکەین و بە باشی ورد نەبینەوە دیڕاستیان کردووە گوتیان COC یەکی حەوت دوایە بۆ یەکی نۆ دوای بۆ یەکی 11 دوای بۆ یەکی یەک بە COC سیارە دێتە ژوورەوە سیارە هاتووە بێ ئەڕباک سیاراتۆ بێ شانسی سیاراتۆ بێ پشت و پێش تەنها تەنیشتەکانی لێدراوە ئەڕباکی نەتەقیوە لە پاش یەکی 11 سیارە هاتووە هیچ لێدراوێکی باشە حکوومەت دەڵێ ئەمە یەک بەخۆم ئێستا 11 سیارەم وە لە عاجۆمەرانە 11 سیارەم هەموو COC بۆ عاجۆمەران 11 سیارەم لە عاجۆمەرانە ئەو برادەر نزیکی 50 سیار لە عاجۆمەرانە COC بۆ کراوە بە شادەی ناتۆتۆ بێ ئەڕباک بێ پشت بێ پشت یعنی بەس تەنیشتەکانی لێدراوە ئێوە بەشێک لە کاسبکان چند ساڵە تۆ کاری ئۆتۆمبیل ئەمن هەرا و پیشەیە لە بابمەوە بە عشاریاتی لە بۆم بەجیمە لە بابتەوە وەڵام لە قەدیمەوە لە قەدیمەوە تۆ شەرەوە ئەرێوڵە کاکەمەران من بەڵگەم هەیە ئەو سیارێت تەماشای تاریخیکە ئەوڕۆ داخل بووە سیارێکی ئەمریکی تەماشای تاریخەکەی کە دوونە لە ئیبراهیم خەلدرجو ئەو ڕۆ گەیشتە هەولێرێ سیارەکە وەرگرتەوە سیارەکەیە 11,181 دلار لێ وەرگیراوە 11,181 بە بەڵگە تەماشاش بکە دیارە باشە پێویست دەکات یەک سیارە ئۆتە تاک یەک سیارەیە 2018 ئەوە مۆدیلی 2018 سیارێک بە 12 وەرەقەی خەلیجی داخل دەکاتن ئەی پێ نازیحترە سیاری من زەرەرمەندی حکوومەتی و زەرەرمەندی مەشە بە 12 وەرەقەی رازیە سیارێکی کچکە داخل دەکات رازی نییە بە 11,000 12,000 15,000 سیار گمرگ وەربژێ باشە ئێوە شەریکەی نەقلتانەیە وانە شەریکەی نەقلبانەیە و شەریکەی کڕین و فرۆشتنیشمانەیە ئێستا دۆخی ژیانتان چۆنە بەڕاستی زۆر خراپە زەرەرمەندی ئەگەر دەرفەتی کارکردن لە بەردەم ئێوە کەم بوو بێ قازانجەکە بۆ چێ تەنها بۆ چەند کەسانێکە کاکامەران چەند شەریکێکن تەنها بە پەنجەی دەستی دەژمێدرێن کە دێنە سیارەی سفر بینن فەرم و ڕۆژانە خەڵک دەمری ئەو سیارەی ئەوانەیە کاکە قازانجەکە لۆ فندقیە لۆ تەکسیە لو بايع شارية لو حكمته باشا لو بصرة داخل دكا لو موصل داخل دكا لو أما داخل دكا موضوع كتسيا لكن مرة واسطة بس لو أنا وزيري ناوخو إستا بيبل يعني بالبرسان لوزارتي ناوخو طلع كاكا لوي قانون بوشوي نية لكردستان ده كاكا لوي داخل دكا بالراوية أما داخل دكا أنت عامي كتيا إيربوكي نتاكا باشا أو سيارة إستا حكومة دري بيدا دا باشا بس بيدا لهم يقدق إستا حكومة دري قابا وسيارة دا داخل بي وانيا
ئەوە باشتر نییە لەو سیارانەی ئەمریکی کە دێ ناوڵەوە باشتر نییە ئەوە پلێتی ئەمریکیە ئەوە پلێتیش یعنی ئێستا ئۆتۆمبیل بۆ بێت دەعمەکە بۆی بکە بۆ بێت دەعمەکەی بۆی بکە بزانە ئێربۆکی ئەوەی دەتەقیدیانی ئەوەی بە زەمان بە ڕوودا و تەماشا دەکەین کامەرەمە وەکو شەریکەی نەقل ئێستا یەک بەخۆمە گە تاجیرەکان سیارەی نێنن ئەم شەریکەی دەبی خەپات بکەم 35 وەرە خەبەس کرێ دەدەم کارکردن ئێستا ناچاری واز لێ دەینم چ لێ بکەم 35 وەرە خەبەس کریمانیانە دەم بێزگە 2 دەفتەر و نیم بەس زەریبەدایە وەستم پێەیە ڕۆژی پێنجشەمێ وەستمدایە بە هەموو ئاگیان لێ 2 دەفتەر و نیم بەس زەریبەمدایە لەسەر بەڵگانەش ئەگە ئەو حکوومەت بە ڕێنمایەکەی نەچێتەوە دادەخیت دادەخم جددی هەر مەسەلە قسەیە جدی کاکەوەکی قەپاتمان کرد فەرم و تەماشاکە قەپات دەکەن مانگی چل وەرەقە دەدەین بەڵگەمانەیە تەسویر حەزەکەی ئێستا دەچین تەسویر دەکرێت ئەو ڕێزەی سەر جادەی سەتی مەجموعەکە هەموو قەپات کرایە لەبەر چ باشە بەرژەوەنی گشتی ینی لە چێوەی ئەو بڕیارانەیە بەرژەوەنی گشتی چی تەماشا من ئێستا هەندێک ئەوە بووم سێ شەریکە وەکیلی سێ شەریکە هەرچێک تەماشاوە سەرێ ساڵ ینی مانگایەک هەتا ئێستا ئیشەکە سفر بووە سفر بووە ئەگە ئیشەکە هەتا دوو مانگیدی ئەو هاوبەردەوام بیت نەکەس ئەوە هەموو برادەرە و چەند شەریکێت ئەمریکی هەنە یەک یعنی ئەو سیارەت ئەمریکی دینن ئەو شەریکاتانە بەیەک و هەموو دەبێت قفل بگرێت زۆرە شەریکەکان زۆرە کامەران یەک نمونە دەینەوە پێش ئێستا چەند برادری عەرەبمان هەیە لێرە لە مووسڵێ سیاران لەگەمەی داینەوە ئێستا بالعکس بووە برای من و خاڵی من هەموو چوونە ئێستا لە دوبای بوو پێشی 2 ڕۆژە گەڕانەوە هەموو بالعکس سیارەکە تقریبا 80 سیارەکە بەوان درانە ینی بە مووسڵێ درانە ینی لەماواکی چەند تازنەکە بالعکس بازارەکە یەکسەر گۆڕدرا من دووشی دوو حادثە بووینە دوو حادثی سیارەیە کەشان بەو خەلیجیانە بەو نیسانسەنی طبعاً بەس زەمپەچی خەفیف زەمپەچی خەفیف سیارەکە لە ساڵۆنە بۆ ستیشن سیارەکانیشمان سعری بەلاشە فەرمو من یەک دەرکەی بۆ یاغا فەرمو سەیریکەن لە شەریکی لێرە لە هەولێرە بە 16 دەفتەر دۆلاریە من دەیهینمە کوردستان 120 وەرەقە 115 وەرەقە گومرجی دەدەم ئەوجە بە 8 دەفتەر دۆلاری دەیفرۆش ئێوە وەکو پۆلیسی هاتوچۆ قسەی ئێمە لەسەر کوالیتی ئۆتۆمبیل ڕووداوەکانی هاتوچۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ ئێوە گرینگە حتممە چونکار جارە ڕووداوێک دەبێ ئێوەش تووشی سەر ئێشە دەبن سەبارەت بە هاوردەکردنی ئۆتۆمبیل ئێوە ڕاتان چییە؟ ینی وچە نەزەری خۆتان هەیە ڕای تایبەتتان هەیە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە بەڕاستی ڕای ئێمە لەگەڵ ئەوەینی کە ئۆتۆمبیلی لێدرا و بەکارهاتوو بە شێوەیەکی زۆر کە لە دەرەوە بە کوردی خۆمان بڵێن بەکەلک نەیە ینی ئەو سیارانێک کە دەهاتە ناوهەرێمی کوردستان ئەغلەبیان لە سەتانەوەتیان بەکارهاتوو بەڵام لێدراو بوو بە شێوەیەکی لێدرانێکی زۆر زیانی هەبوو بەڵێ زیانێکی زۆری هی نابوو بە نمونەش بۆ ئەوەی سەتان نمونەمان هەیە کە داهات لە PVI فەحسی دەکرد لە پشکنینی PVI دەرنەدەچوو 2003 لەبەر ئەوەی لێدان ئەوەش دەبۆ کێشە لە بۆمان بەڕاستی لە زموزۆلی هاتوچۆ تاسیر دەکرد لە حادیسە دەبوو کە ڕووداوی هاتوۆش دەبی بەخۆزانانی ژیانی هاوڵاتانش گرنگە بۆ ئێمە کامە بیپارێز باشە دیارە مۆدێلاتی ئۆتۆمبیل و مارکەی ئۆتۆمبیلەکان لە هەموو دنیا جیاوازی هەیە هەندێک جار لە کوردستان یعنی زۆر مۆدێلات دەبیندرێ ئەم زۆری بۆریە بەڕاست لە خسمەتی هاتوچۆی ئۆتۆمبیلە هاتوچۆیە بە شێوەکی گشتی یان بە شێوەک لە شێوەکان ینی وای کردو هەم ئەرکیەوە قڕست بە هەم ڕووداوی هاتوچۆش زیاد بێت مۆدیلی سیارە ئێمە وەکو هاتوچۆ تهدیدی ناکەین تعلیمات لە وەزارەتەوە دێتن وەزارەت ئێستا مۆدیلاتی 1920 داخل دەبی ئەو مۆدیلی تازەکان بابێن ئەوانەی تۆمار دەکرێت لامان و بخۆت وابزانم معلوماتت هەیە لە یەکی 2020ەوە ئەو ئۆتۆمبیلانێک کە داخل دەکرێن ئەوانەی بەکارهاتوونە نابی لێدرایبی نابی سوخکرایبی دەبی لە COC دەربچێ کە بڕیاری کوالیتی ئەو ئۆتۆمبیلەدا ئەوجە تۆماری دەکەن ئەمە ئەو سیارانێک کە لێدراوە لە یەکی 2020ەوە تعلیماتی وەزارەت هەیە کە داخلی ئێوە مۆدل گرنگە یان کوالیتی بەڵێ کەوای ئەگەر ئۆتۆمبیلێک 2015 بی بەڵام کوالیتی بەرزبی کێشن کوالیتی بەرزبی ئێرباجی هەبی ABS هەبی مواسەفاتێکی وای هەبی کە ژیانی ئەو سەرنیشەی ناو ئۆتۆمبیلەی بپارێزیت زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ کامە جۆر ئۆتۆمبیلن ینی ئەو ئۆتۆمبیلانن کاوردن یان ئەوانەی لێدراون
بەپی زانیاری خۆی ڕێژەی ڕوودا و ینی سەبەبی ڕوودا و ئۆتۆمبیل سەبەبەش ڕئیسی نییە مەناسی لەبەرەوەی 1970 سەبەبی ڕووداوی هاتو تۆ ساحقا شۆفێرە تیژ لێ خوڕینە بەڵێ ئەوە کێشەکەی بەڵێ بڵێ شەرنیار تیژ لێ خوڕن بین نەزانینە تیژ لێ خوڕینە مەینۆشیە ئەمانە هەمووی سەبەبن لەبەوەی کە هۆکار جارێ با بزانین ئەو ڕێنمایانەی تایبەت بە هاوردەکردنی ئۆتۆمبیلی دەستی دوویان ئەمریکی کە لەلایەن وەزارەتی ناوەخۆ دەرکراوە بە هەماهەنگی حتمما لەگەڵ ئێوەشەوەکو بوومر بە شەوەندی گشتی لە چێوەی ئەو ڕێنمایانەیە کاکسامە خۆی ڕێنمایانە بە هاوبەشی ئێمە وەزارەتی ناوخۆ دەریەکەین و بەرژەوەندی گشتی لەوایە کە ئێمە سەلامەتی هاوڵاتیانمان لەبەر چاوگرتووە و هەمیشە داکۆچی یەکەین ئەو سیارانەی کەیەن ئەوێ لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی هوەریەوە گونجاو بن بۆ بە بەکارهێنان و خستنە سەر جادە باش ئێوە کە باسی سەلامەتی دەکەن کاکسامە بە هەر کاسب کارێک ئەم قسەی پێ بگات کە لە بواری هاوردەکردنی ئۆتۆمبیلی دوو دەستی دوو کار دەکات ڕێک تێک دەچێت دەڵێ کاکە من 2010 مۆدل فول مواسەفات یەک دەرکەی لێدراوە حکوومەت قبولی ناکە داخلی کوردستان بێ کە 108 وەرەقە دەدەم بە حکوومەت وەکو قازانج یان وەکو زەریبە وەکو باج بەڵام ڕێگە بە سیارەیەک دەدات سیارەیە کە لە تەنەکە دروستکراوە چکە شەریکە داخلی دەکە ئەوە کەی سەلامەتی هاوڵات من ناتوانم لە ڕوانگەی بازرگانێکەوە بەڕاستی هەڵسوکەوت کەم بازرگانێک لەوانەیە مەبەستی قازانج سەیری بابەتەکان بکە بەڵام حکوومەت ئەرچێکی گەورەی لەسەرشانە ئەویش ئەرکی سەلامەتی هاوڵاتیان بۆیە ئێمە ناتوانین هیچ چاوپۆشیە بکەین ئەگەر سیارەیە بە کەڵکی بەکارێنان نێت بیخینە سەر جادە و بیهێنین داخلی هەرێمی کوردستانی بکەین لەوانەیە پێشتر ئەگەر تەسیلاتێک کرابێ وردە وردە ئێمە بە پێی ڕێنمایەکان ڕێنمایی لە دوای ڕێنمایی هەوڵین ئەو مەسایلانە زیاتر وردبینی بکەین و چاودێری هاتنی سیارەکان و زۆری سیارەکان بکەین ئێستا گەشتونێتە قەناعەتی ڕاستە ئێمە ڕێگە ئەدەین سیاری دەستی دوو بێنرێت بەڵام بەم مەرجانەی خوارەوە کە پێویستە سیارەکان تەواوەکو سیارێکی 0 کیلۆمەتر بێ بەس مجەڕەدەوەی کیلۆمەترەکەی سفر نییە بەکار هاتووە دەنا ئەبێت هاوشێوەی سیارێکی کیلۆمەتر سفر بێت ئەمە دوا ڕێنمایی و ئەمە دوا بیرروبۆچوونی ئێمە و ناوخۆی بۆ هەردووکمان هاودەنگوینە سەری 6 مانگ بەر لە ئێستا بەر لەوەی وەزارەتی ناوخۆ ڕێنمایەکان دەربکە ئەگەر زیاتریش نەبێت 7 مانگ 8 مانگ بەر لە ئێستا لە پێشانگاکانی ئۆتۆمبیل جممەی بازار بوو پارێکی یەکجار زۆر داهاتە کوردستان خەڵک لە با شور لە ناوەڕاست چوزانم بوو هەولێر سلێمانی هەم بوون بە ناوەندی بازرگانی ئێستا خەریکەوە پێشنگاکان چۆڵ دەکرێن زەرەر دەکەن 286 کۆمپانیا دەڵێ ئەگەر حکوومەت بەڕێنمایەکەی دانەچێتەوە ئیفلاس دەکەن بەڵام لە هەمان کاتە گلەی گەورەش لەسەر حکومە دەکرا کە ئەیانوت حکومت دەرگاکانی وڵا کردووە هەرجی جۆری سیارەیە بێتە ناو ئەم وڵاتەوە ئێرە بۆتە کانگای سیارە بێکەڵکەکانی وڵاتانی تر ئێمە کە توندمان کردوێتەوە لە بەرژەندەوەی هاوڵاتیان کردومانە کە توندمان کردوێتەوە بۆ ئەوەی کە ئیتر ئێمە نەبیدنە زبڵدانی وڵاتەکانی تر و کە کەمبوونەوەی سیارەش من بۆ شێوەیە نایبینم و ئێستا بڕۆن ئەتوانن ڕیپۆرتاژێ بکەن لە دەواازەکانە ئەتوانم بڵێم یەکێ لە بازرگانیە بەرفراوانەکان لە هەرێمی کوردستانە ئێستا بازرگانی سیارەیە بەڵام چییە جاران ڕێگەمان لەوانەیە هەندێک تەساهولاتمان کرد بێت ئێستا هەست دەکەین دیتر کاتی نەماوە ئەو تەساهولاتانە بکەین دەنا بازرگانی ئۆتۆمبیل بازرگانیشی زۆر باشە لە هەرێمی کوردستانە و بازرگانەکان بەردەوامەکەن کاک ساماڵ ئێمە لەگەڵ خەڵک قسەمان کردووە بازارەکە وشک بووە ئەوان دەڵێن بە هەزاران کەس بێکار بوونە بێگومان هەر ڕێنماییە دەرەکەین ئێمە متابعەشیەکەین و دراسەیەکەین بزین ئەم ڕێنمانەیە لێکەوتەکانی لە چییە ئەگەر بە گونجاوی بزانین گۆڕانکاری لە ڕێنمایەکان یاکەین بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێستا ئێمە گەشتونەتە قەناعەتێ کە بەڕاستی چاوپۆشی نەکەین لە سەلامەتی هاوڵاتیان بۆ هەر مەبەستە بێ ئایا داهات بێت جوڵەی بازرگانوێ سەلامەتی هاوڵاتیان لە هەمووی لایمان گرنگترە. ڕێنمایەکانی وەزارەتی ناوەخۆ کە لە ماوەی 6 مانگدا چەند ڕێنمایەکی یەک لە دوای یەکی دەرکرد بە گوتەی بەشێکی زۆر لە کاسبکاران
بڕیارێک بوو کە لە قازانجی ئابووری کوردستان و لە قازانجی کاسبکارانی هەرێمی کوردستان نەبوو. وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی دەڵێن بەم شێوەیە نییە کاسبکاران باسی لێوە دەکەن کە دەڵێن 286 کۆمپانیا بێکار دەبن و تەنیا 2 کۆمپانیا قازانج دەکەن. ئەوان دەڵێن ئەولەویەت سەلامەتی هاوڵاتیە بە وردیش دیراسەی ئەو بڕیارەمان کردووە. بەڵام لە کاتێکدا ئەگەر دەرەنجامەکەی خراپبوو ئەوە ئامادەین بە بڕیارەکەماندا بچینەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.